گەڕان و بەدواداچوونی لیژنەکانی چاودێری بازرگانیە لە شاری سلێمانی. پشکنین بۆ تەواوی خواردن و کاڵا و شمەکی ڕۆژانە دەکەن. سەرۆکی لیژنەی چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێت لە ڕێگەی ئەم گەڕان و بەدواداچوونانەوە ڕێگری دەکەن و ناهێڵن هیچ خواردن و کاڵا و شمەکێکی خراپ ماوە بەسەرچوو لە بازاڕەکانی سلێمانیدا ساغ بکرێتەوە و هەر فرۆشیار و دوکاندارێکیش سەرپێچی بکات بە توندی سزا دەدرێت. بەدوادچوونەکانمان بەردەوامە لە سەرجەم بۆ نەوە ئاهەنگەکان و جەژنەکانیشە. ئێمە خۆتان نەزان چەند کەس هەیە کە لەم کاتانەیە پێویستی بە مارکێتەکان و بە شوێنە گشتەکانە، بۆ ئێمە بەدوادچوونەکەمان بەردەوام بکەین هەم لەسەر موادێک کەسپایار، هەم لەسەر بەروارەکانیان، هەم لەسەر نرخەکانیان، کە چووکە خاوڵاتیان خۆتان نەزان جاری واسکاڵاکە کاڵە لە جەژنەکانیان نرخەکان بەرزەکەنەوە بەداخۆ کە بەی شێشتیوانە چووکە خۆتان نەزانن لیژنەکانی ئێمە لەگەڵ لیژنەکانی لیژناو بەشەکانی قایمێت و بەرایانی ئاسایشی ئابووری بەردەوام لە کاری چالاکی و پشکینان و سەرجەم شوێنە بەسەرەکەن کە بەدایستی ڕۆژانی هاوڵاتانی تێدایە. زۆر کات یاد و بۆنەکان بە دەرفەت دزانراوە لە خستنە سەر نرخی شمەک و خواردن و پێداویستەکان، بەڵام بە پێچەوانەوە لەم جەژنەدا بەراورد بە جەژنەکانی ڕابردوو نرخەکان دابەزیون. سەرجەم کوچە و کۆڵانەکانی شار و ناوبازار گەڕاوین لە جەژنە و لە پێش جەژنیشە کە 15 ڕۆژ پێش جەژن ئێمە هەڵمەتێ دەست پێەکەین بۆ وەرگرتنی نرخی شمەک بە هەموو شێوەکانیەوانێ لە خۆراک، لە چکلێت، لە چارەسات، لە گۆشت، لە وشکەمەنیەکان، بۆ ئەوەی ئاگاداری بازاری بزانانی حرەکە زیادبوونی نرخ لە هیچ مادێکێکمان بۆ ڕوویە. سوپاس بەخوا لە هیچ جەژنێکی ئەم جەژنی ڕابردووشە هیچ زیادبوونێکی نرخمان بەدی نەکردووە. چاودێریکردنی بازاریش بە ئامانجی بەرژەوەندی گشتی لەلایەن لیژنەکانی بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانی و بەردەوامیان هەیە لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانە. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.